سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرانی کەناڵی مۆم. لە ڤیدۆی ئەمڕۆماندا باسی لە سیمینار دەکەین کە چۆن بتوانیت سیمینارێکی جوان و ڕێکوپێک پێشکەش بکەیت و چۆن بتوانیت خۆت ئامادە بکەیت بۆ پێشکەشکردنی سیمینار، چۆن بەسەر ترس و قەلەقی دازەڵ دەبیت لە کاتی پێشکەشکردندا. هەر بۆیە تا کەوتایی ڤیدۆکە بینەر بن. سیمینار چییە؟ سیمینار بریتە لە کۆکردنەوەی زانیاری لەسەر بابەتێکی دیاریکرا و هەڵبژێردراو لەلایەن کەسێکەوە و دواتر پێشکەشکردنی بۆ کۆمەڵە کەس و پێدانی زانیاری لەسەر ئەو بابەتە بە کەسانی گوێگر و ئامادەبووان. ئێستاش چۆن سیمینارێکی جوان و ڕێکوپێک پێشکەش بکەیت. کاتێک کەسێک سیمینار پێشکەش دەکات چەند کەسێکی لە بەردەمدایە دەبێت بتوانێت شتێ بکات یانیش قسێ بکات، هەستی بەرامبەر بجوڵێنێ و کاریگەری لەسەریان دروست بکات و سەرنجی ئامادەبووان بەلای خۆیدا ڕابکێشێت. ئێستاش بەم شێوازە سیمینار پێشکەش بکە. هەوڵ بدە بابەتێکی جوان و تایبەت هەڵبژێریت و لای ئامادەبووان گرنگ بێت. دواتر هەوڵ بدە زانیاری زۆر لەسەر ئەو بابەتە کۆ بکەیتەوە. هەوڵ بدە بابەتەکەت بەپێی ئەو کاتە بێت کە بۆ دانراوە. هەموو ئەو هۆکارانی کە پەیوەندی بە بابەتەکەەوە هەیە بیان خەڕوو. گرنگی بە خەڵبەندی بدە، چونکە هۆکارە بۆ زیاتر تێگەشتین لە بابەتەکە. هەوڵ بدە سیمینارەکە بکەیت بە پاورپۆینت و وێنە و ڤیدۆی تێدا بێت. باز لە ئامانجی سیمینارەکەت بکە. هەوڵ بدە بە زمانێکی زۆر سادە و پاراو قسە بکەیت. ئەمانە هەمووی گرنگن بۆ ئەوەی کە سیمینارەکە بە شێوازێکی جوان پێشکەش بکەیت. بۆیە هەوڵ بدە ئەو ڕێگانە جێبەجێ بکەیت تاکو سیمینارەکەت بە دڵی ئامادەبووان بێت و گوێگرەکان سوودی لێ ببینن. ئێستاش چۆن خۆت ئامادە دەکەیت بۆ پێشکەشکردنی سیمینار؟ تۆ کاتێک بڕیار دەدەیت کە سیمینارێک پێشکەش بکەیت دەبێت بزانیت کە کۆمەڵێک کەست لە بەردەمدایە کە دانیشتون و چاوەڕێی تۆن کە بڕۆیت قسەیان بۆ بکەیت. بێگومان شڵەژانێک و سترێسێکت بۆ دروست دەبێت لەو کاتەدا، بە تایبەتیش بۆ ئەو کەسانی کە یەکەم جاریانە سیمینار پێشکەش بکەن. زیاتر تووشی ترس و فشار دەبنەوە. بۆیە دەبێت خۆت بە شێوازێکی باش ئامادە بکەیت بۆ ئەوەی سیمینارێکی جوان پێشکەش بکەیت. لێرەدا چەند خەڵک باز دەکەین بۆ ئەوەی کەمتر تووشی شڵەژان و سترێس ببنەوە. لە بەردەم ئاوێنێکی گەورەدا ڕاوەستە و بابەتەکە باس بکە. بۆ خێزانەکەت یان بۆ هاوڕێ و کەسە نزیکەکانت بابەتەکە باس بکە، یاخود کۆمەڵێک پشتی دابنێ و بابەتەکە پێشکەش بکە. کاتێک بابەتەکە باس دەکەیت ڤیدۆی خۆت بکە یان دەنگی خۆت تۆمار بکە و دواتر سێری بکە. بابەتەکەت زۆر بخوێنەرەوە بۆ ئەوەی ئەو وشە قورسانی کە تیایدایە بۆت ئاسانتر بێت لە کاتی پێشکەشکردنیدا. بابەتەکەت لەبەر مەکە، چونکە ئەگەر لەبەرت کرد ئەوە لە کاتی پێشکەشکردندا وەکو تووتی دەیڵیتەوە کە ئەمەش سیمینارەکە ناشرین دەکات. بۆیەوە باشترە زۆر بخوێنیتەوە. ئەگەر کرا بۆ جلو بەرگۆ پرۆڤە بکە کە دەتەوێت بۆ سیمینارەکەت بیپۆشی و هەمیشە وا هەست بکە کە لە بەردەم ئەو کۆمەڵە خەڵکەدایت. پرۆڤەیەکی زۆر بکە تا بتوانیت زاڵبیت بەسەریدا و تەواو دڵنیا بێت لە خۆت کە دەتوانیت. هەمیشە قسەی ئەرێنی بە خۆت بڵێ. بۆ نمونە بڵێ من دەتوانم ئەنجامی بدەم، من دەتوانم سیمینارێکی جوان پێشکەش بکەم، من دەتوانم سیمینارێکی پڕ لە زانیار و سوود بگەێنم. ئەم قسانە کلیلی پاڵنەرە بۆ تۆ. ئێستاش چۆن بەسەر ترس و قەلەقی دازاڵ دەبیت لە کاتی پێشکەشکردنیدا؟ سەرەتا دڵنیا بەرەوە لە هەموو ئامێری پێشکەشکردنەکەت کە تەواو هیچ کێشەیەکی نییە لە داتاشۆ و نووسین و هەموو ئەو بابەتانی کە پەیوەندی بە پێشکەشکردنی سیمینارەکەتەوە هەیە. هەروەها دەبێت 5 خولەک پێش دەستپێکردنی سیمینارەکە تەواو دڵنیابیتەوە لەوەی کەوا هەموو شتێکت ئامادەیە و بێکێشەیە. زۆر گرنگە کە تۆ جلوبەرگت لەگەڵ سیمینارەکەت بگونجێنی و هەوڵ بدەیت جلوبەرگێکی ڕێک و پێک و گونجاو لە هەموو ڕووەکەوە لەبەر بکەیت. دەبێت لە ڕووی ڕەنگەوە ڕەنگێکی مات و جوان و گونجاو بێت، نەوەکو زەق و ناشرین و ناڕێک. پاک و خاوێن بێت، بگونجێ لەگەڵ سیمینارەکەت. ڕەنگێکی ناسک و جوان، هەتا بکرێت جلێکی وا هەڵبژێرا کە خۆت پێی ئاسوودە بێت و فراوان بێت. دەروونت با ئارام بێت، با خەیاڵ و بیرکردنەوەت لە کێشەکانی ڕۆژ تۆ بێتاقەت و بێزار نەکات بۆ ئەوەی دڵت لای کێشە و گرفتەکان نەبێت و سیمینارەکەت ناشرین بکات. ئەگەر کێشێکت هەبووە بێتاقەتی کردبوویت دەتوانیت کاتەکەی بکۆڕیت. ئەگەر نەکرا ئەبێت کێشە کۆمەڵاتی و دەرونیەکانت سیمینارەکەت نەشێوێنێت. بێتاقەتی خۆت با کەسانی تر بێتاقەت نەکات. پێش سیمینار ئەو بخۆرەوە و باشە و خەوێکی دروست و باشت کرد بێت. هەروەها نانت خوارد بێت
بەڵام نانێکی باش و سووک دواتر هەناسێکی قۆڵ هەڵمژە و دەست نوێژگرتن کارێکی باش و سوودی هەیە بۆت. سەرەتا سەیری هەموو ئەمە دەبووام بکە سڵاویان لێ بکە بەڵام بە زەردەخەنەوە سڵاویان لێ بکە. ئەگەر تۆیان نەناسی سەرەتا خۆت بناسێنە و پاشان پیشەکەت بناسێنە دواتر دەستخۆشی لە ئامادەبوونیان بکە و بە خێرهاتنیان بکە پاشان ناونیشانی بابەتەکە و ئامانجی سیمینارەکەت بڵێ. ئەمە زۆر باشە لە سەرەتاوە بڵێ قەلەقی و سترێسیت کەم دەکاتەوە دواتر بەهێمنی دەست بە بابەتەکەت بکە. ئەگەر توانیت بە پرسیار و وەڵام دەست پێ بکە واتە بڵێ ئایا هیچ زانیارێکتان هەیە لەسەر بابەتەکە و بەشداری بە ئامادەبووان بکە. هەر شتێکیان پێوتی هەوڵ بدە کە ئەو شتانە دووبارە نەکەیتەوە چونکە دەری دەخات کە تۆ زانیاریت لەوان کەمترە. ئەگەر هەمان شتەکانی تۆش بوون دەتوانیت بە شێوەیەکی تڕونی بکەیتەوە. ڕێکوەستاندن و بەکارهێنانی زمانی جەستە واتە دەبێت ڕێک بوەستیت واتە نابێت بەبێ زمانی جەستە سیمینار پێشکەش بکەیت. باشترین سیمینار ئەوەیە کە زمانی جەستی تیابێت لەگەڵ هاتوچۆیەکی مام ناوەند مەبەست لێی هاتوچۆیەک نەبێت زۆر بێت و ئامادەبووان بێتاقەت بکات و ناکرێت لێ شوێنی خۆتدا بوەستیت. هەوڵ بدە سەیری هەموو ئامادەبووان بکەیت بە تەنها سەیری کەسێک مەکە. هەتا لەسەر ئەو سڵایدەیت بوار بە ئامادەبووان بدە کە ئەگەر هەر پرسیارێکیان هەبوو لێتی بکەن. کۆنتڕۆڵکردنی دەنگت باشترین دەنگی شەپۆلیە واتە نە زۆر بەرز بێت و نە زۆر نزم. ناکرێت بە دەنگێکی نزم قسە بکەیت و لە ناکە و بەرزی بکەیتەوە و هاوار بکەیت و ناشکرێ بە دەنگێکی بەرز قسە بکەیت و لە ناکە و نزمی بکەیتەوە و کەس لی تێنەگات و ئامادەبووان بێزار و بێتاقەت بکەیت. بۆیە دەبێت جۆرە دەنگێک بەکار بهێنیت کە نەرم و بەرزێکی مام ناوەند بێت بۆ ئەوەی هەمووان گوێبیستت بن. ئەگەر بابەتەکەت پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوە هەبوو یاخود نەخۆشیەک ئەوە باشترە باسی کۆمەڵێک بەسەرهاتی زیندوو بکەیت. بۆ نمونە بڵیت کەسێک ئەناسم ئەم جۆرە نەخۆشی هەبووە ئێستا باش بووە. ئەگەر شڵەژای هەناسێکی قوڵ هەڵمژە و بیدەرەوە یاخود قەڵەمێک بگرە بەدەستەوە هەتا قەلەقێکت نەمێنێت. گرنگە ئاگاداری قسەکانت بیت بەڵام لەوەش گرنگتر پێویستە ئاگاداری ئەمەدەبووان بیت. ئەگەر بەتاقەت بوون بە ڕوخساریاندا دیار بوو ئەوە هەوڵ بدە بەشداریان پێ بکەیت یاخود شێوازی پێشکەشکردنەکەت بگۆڕیت. هەر چۆنێک بێت دەبێت بتوانیت سەرنجیان بۆ لای خۆت ڕابکێشیتەوە. بۆ ئەو کەسانێک یەکەم جاریانە سیمینار پێشکەش دەکەن هەوڵ بدەن زیاتر سەیری ئەو کەسانە بکەن کە پشگیریت دەکەن بە ئاماژەکانیان واتە کە سەیریان دەکەیت سەرت بۆ دەلەقێنن کە ئەمەش ئاماژەیە بۆ تەگەیشتن لە بابەتەکە. ئەمە بۆ تۆ هەنجارێکی باشە سەیری ئەوانە مەکە کە پێ دەکەنن یاخود قسە دەکەن با تۆ سرت لێ نەشێوێت. کۆنتڕۆڵی ئامادەبووان بکە. ئەگەر توانیت ئەو کەسانی کە قسە دەکەن ئاگاداریان بکەرەوە کە دەتوانن پشووی خۆیان وەربگرن لە دەرەوە وارکە قسەیان تەواو بوو دەتوانن بگەڕێنەوە بە شێوازێکی جوان و سادە. هەر بەم جۆرە وشانە دەتوانیت بە دەنگیان بکەیت. لە کۆتاییدا دەستخۆشی لە ئامادەبووان بکە و سوپاسیان بکە کە گوێیان لێگرتیت و ئەگەر کەسێک پرسیارێکی هەبوو وەڵامی بدەرەوە بەڵام ئەگەدار بە لە خۆتەوە شتێک نەڵیت کە زانیاریت لەسەری نییە. ئەگەر پرسیارێک دڵنیانە بوویت بڵێ ببوورە هەر ئەوەندە زانیاریم لەسەری هەیە منیش لە کۆمەڵێک سەرچاوەوەی هێناومە دواتر باسی هەموو سەرچاوەکەم کە با خۆیان بڕۆم گەڕێن بە دوایدا. زۆر سپاس بۆ گوێگرتنتان تا ڤیدۆی ئایندا بەخوای گەورەتان دەسپێرم.